سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیویەکی نوێدا گەڕامۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست. حەوت نیشانەکە دەیسلمێنێت تۆ خاوەنی بەهرەیەکی تایبەتی. لە سەرەتا داوا دەزانین هەمومان دەتوانین هەمان شت و هەمان هەڵس و کەوت ئەنجام بدەین، بەڵام دوای بیرکردنەوە و تاقیکردنەوەی جوڵەکان بۆ دەردەکەوێت کە کەسانێکی کەم هەن بتوانن ئەم جوڵانە بکەن. بۆیە گەردەتەوێت ئاشنای ئەم جوڵانە بیت و زانیاریان دەربارە وەربگری، ئەوە دەتوانی تا کۆتایی ڤیددیۆکە بینەربیت، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیددیۆکە. و بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەم ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکە چالاک بکەن. ئێستاش با دەست بە ڤیددیۆکەمان بکەین. یەکەم چەمانەوەی زمان. سێ لەسەر سواری خەڵکی زەوی دەتوانن زمانیان بچەمێننەوە، بەڵام تەنها یەک لەسەر سێی زەوی دەتوانن لە ڕێگەی ڕاهێنان و جوڵەی تر دروستی بکەن. دووەم، نەرمی پەنجەکان. ئەم جوڵەیە تەنها لە 10% خەڵکی جیهان دەتوانن ئەنجامی بدەن، بەڵام خەم مەخۆ، تۆش زۆر ماسوولکەی جونگەی نەرمت هەیە کە لە ڕێگەی ڕاهێنانەوە دەتوانین خۆت فێرکەی. بەم شێوەیە لێ بکەی کە لە شەپۆل دەچێ ئەگەر پەنجەکانت بسوڕێنی، و ئەگەر توانیت پەنجەی بچووکت وەکو ڤیددیۆکە ببیتەوە سەردەستت، ئەوە بەڕاستی تۆ کەسێکی ناوازەی. سێم، زمانت بگەێنە لوتت. لە سەرەتادا لەوانەیە ئاسان دەرکەوێت، بەڵام لە ڕاستیدا زۆر زەحمەتە، چونکە دەبێت توانای ئەوەت هەبێت کە زمانت پاڵبنیتە دەرەوە تا دەگات بە لوتت. چوارەم، لە بیر نەکردنی هیچ شتێک. لە ڕاستیدا ئەمە جۆرێکە لە نەخۆشی کە کەسی نەخۆش هەموو ڕووداوەکان و هەموو ژیانی خۆی لە بیرە، بێ ئەوەی یەک خولەکیشی لە بیر سوبێتەوە. هەرچیەکەش ڕوودەدا هیچ شتێک لە بیر ناکە، و ئەگەر وێنەیەکی ئاڵۆزی نیشاندەی بۆ ماوەی دەچرکە، دواتر پرسیاری لێ بکەی دەربارەی وێنەکە، هەموو وێنەکە بە وردی باز دەکا. لە جیهاندا کەمتر لە 10% مرۆڤەکان ئەم حاڵەتەیان هەیە. پێنجەم، هێنانە دەرەوەی چاو. ئایوا دەزانی دەرچوونی چاو تەنها لە فیلمە کارتۆنەکاندا هەیە، کەواتە سەیری ئەم پیاوە بکە و ببینە. ئەم جوڵەیە زۆر قورسە، چونکە لە ئەنجامی بەرکەوتنی شتێکی ڕق بەسەری مرۆڤ و زیان بە مۆخی مێشک بگەێنێ، ئەم حاڵەتە دروست دەبێ و لە هەندێک کەسی تر جیاوازە، چونکە ژمارەیەکی زۆر کەم لە خەڵکی بە شێوەیەکی زگماکەی تووشی ئەم حاڵەتە دەبن، وەک پیاوێک توانی ژماری پێوانەی تۆمار بکە بەهێنانە دەرەوەی چاوەکانی. شەشەم، جامبوونی یاخود نەجوڵانی پەنجەکان. ئەگەر تۆ توانیت وەکو ڤیددیۆکە بکەی، ئەوە بەڕاستی ناوازەی. دەستەکانت بەرامبەر یەکتر بێت و بەیەکەوە بیان لکێنە. پەنجەی ناوەڕاستت بخەرەوە سەر یەکتر و پەنجەکانی ترت لە یەکتر جیاکەرەوە. تەنها پەنجەی تەنیش پەنجە گەورەکە نەبێ، چونکە دەبێ هەوڵ بدەی بیزوڵێنی، هەرچەندە کە ناتوانی ئەم شتە ئەنجام بدەیت. حەوتەم، دەرکردنی ئاو وەکو ماری کۆبرا. ژمارەیەکی زۆر کەم مرۆڤ دەتوانن ئەم کارە بکەن، لەوانەیە هەندێکمان بەڕێکەوت شتێکی وامان کردبێ کە لە کاتی باوێشکدا بە سەرماندا هاتووە، بەڵام لەگەڵ ڕاهێنانی بەردەوام دەتوانی ئەنجامی بدەی، کە لە یوتیوبش ڤیددیۆی زۆر هەیە باسی ئەو دیاردەیە دەکا. تۆش کام لەم توانایانت هەیە، ئەوە لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆمانی بنووسە. و زۆر سپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم. ئەگەر ڤیددیۆکەمتان بەدڵ بوو، ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیددیۆیەم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێ، ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن، بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بەگا بەدەستان. و لە بیرشتان نەچێ، هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیددیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە، ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیددیۆیەدا بۆ بنووسن، و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەم. تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر، هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.